بەڕێز سەرۆژەب زوبێر قایمقامی قەزای ناوەندی سۆران سەبارەت بە پرۆژەکانی ڕێگەبان لە سنووری داری سەربەخۆی سۆران لەگەڵمانە کاک ڕەجەب سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەم جۆرە پرۆژانە تا چەندە جەنجاڵی لە ناو شەقەمەکانە کەمەکاتەوە؟ ئەم خۆتە زانین کە دوای بە ئیدارەبوونی قەزای ناوەندی سۆران کە بڕیاری بە ئیدارەبوونی درا و کابینەی نوێم ویستی بە سیاسەتێکی جیاواز خەدەمات و خزمەتگوزاری بگەینتە هەموو قەزا و ناحیە و شوێنە دوورە دەستەکانیش و کە هەموو پرۆژەکان لە شوێنە کۆنەکرێتەوە. بەڵام لە دوای ئەو بە ئیدارەبوونە و کۆمەڵی پرۆژەی ئستراتیژی لە قەزای ناوەندی سۆران و لە قەزاکانی کە جێبەجێکرانە کۆی ئیدارەی سەربەخۆی سۆران یەکێ لەوانە دەواازەی سۆران بوو کە ئێستا ئاماژە پێدەبرێ بەڕێزمان کە گوژمەیەکی بۆ تەرخان کرەوە لە هەمان کاتیشدا 400 ڕۆژ زووتر لە وادەی خۆی تەواو دەبیتن کە هەم ئەو یەک جەنجالێکی زۆر لە قەزای ناوەندی سۆران کەم دەکاتەوە. ساڵانی ڕابردوو بوو بۆ سەبەبێک کە هەندێک حادسەی نەخوازرا ڕوو بدەن، بەڵام دەگەر تەواوبوونی ئەو پرۆژێ هەم یەک ئەو حەوادسانە کەم دەبیتەوە لە هەمان کاتیشا سیمایەکی جوانتر بە دەربازەی سۆران دەبەخشێت. لەم کابینێدا گرنگێکی زۆر بە سێکتەری ڕێگاوبان دراوە و چونکە سێکتەری ڕێگاوبان یەکێ لەوانەیە کە ئەگەر تۆ گرنگی پێ بدەیت دەتوانانی هەموو سێکتەرەکانی کە بژانەوەی تێدا دروستکەی. سۆران یەکێ لە شوێنانەیە کە دەتوانانی لە هەموو کەرت و سێکتەرەکان کە بەرەو پێش بچی، بەڵام بە مەرجە کە بتوانانی لە کەرتی ڕێگاوبان بتوانانی ئیشی تێدا بکرێن. زۆر باش کاک ڕەجەب، سۆران ناوچەیەکی گەشتیاریە، تا چەندە پێویستی بەم جۆرە پرۆژانە پێویستی بە تۆڕێکی ڕێگەوبانی پێشکەوتوو هەیە؟ سۆران خۆ تزانی ناوچەیەکی گەشتیاریە و ڕێگاوبانێکی لەو شتانەیە کە دەتوانیتن سێکتەری گەشتیاری ببژێنیتەوە. ئێمە لە ئیداری سەربەخۆی سۆران ساڵانی ڕابردوو هەر لەم کابینەیە ڕێگای سپیر خەلیفان کە تەواو بوو یەکێ لە سەبەبەکان بوو کە گەشتیارێکی زۆرتر ڕوو لە قەزای ناوەندی سۆران و ئیداری سەربەخۆی سۆران بکات. لە هەمان کاتدا ئەم دەواازەیە و جادە استراتیژیەکانی کەشکە لە چۆمان و لە شوێنەکان کە جێبەجێ دەکرێتن دەبیتە فاکتەرێک کە هەم کەرتی گەشتیاری هاتوچۆ ئاسان بێت، چونکە سەرەتایی ئەگەر کەرتی گەشتیاری بمانەوێ خەڵکێکە ڕوو لێرەکە ئەگەر جادە و ڕێگەبانێکی باشمان نەبێتن بە دڵنیاییەوە گەشتیار ڕوو لەو شوێنانە نەکە بە شوێنی ئیداری سەربەخۆی سۆرانیش هەموو ئەو شتانە لە خۆ دەگرێت. دەتوانانی لە کۆمەڵی فاکتەرەوە پێش بژیت چ لە بواری گەشت و گوزار چ لە بواری کشت و کاڵ، بەڵام یەکێ لە فاکتەرە گرنگ سێکتەرە گرنگەکان کە دەبا سەرەتا گرنگی بێ پێدرێ مەوزوعی بابەتی ڕێگاوبان بوو کە بە خۆشبەختیەوە لەو کابینە گرنگی زیاتری پێدرا. کاک ڕەجەب، ئەوەی کە لە سەر شاشەی کوردستان بیسواری بینین، ینی ڕێگاوبانەکە زۆر جوانە و پێشکەوتوو دیارە، ماوەی تاوبوونی ئەم ڕێگەی ئەم بەرزەپردە چەندەیە؟ خۆی ماوەی تەوابوونەکەی دەبا بە 900 ڕۆژی تەقویمی تەواوی کردەوە، بەڵام ئێستا 400 ڕۆژ زووتر لە وادەی خۆی بەڵێنیانداوە کە تاو بکە. ئێستا 600 زیاتر لە کارەکانی تاو بووە. لە ماوەیەکی نزیکیشدا دەکەویتە خزمەتی هاوڵاتیان بە یەکجارێکی و دەتوان سوودی لێوەربگرن و دەبیتە سەبەبێک کە ڕێخستنێکی باشتر بۆ ترافیک و بۆ ناو بازاری سۆرانیش دروست بکاتن. باشە، لە قۆناغەکەیە قۆناغی کۆتاییەتی پرۆژەکە؟ بەڵێ، ئێستا پرۆژەکە لە قۆناغی کۆدایەتی و دوا قۆناغێتی کە ئینشاڵە لە ئەویش ئەمڕۆژ ڕێگەکان داخراون بۆ یەکە بتوانن هەندێک کار و ئیشەکانی کە تەواو بکەن و لەو ماوەیەدا دەکەویتە خزمەتی هاوڵاتیان. زۆر باشە، بێجگە لەم پرۆژێک کاک ڕەجەب، خۆم سەرداری سۆرانم کردووە ڕێگەبانەکانی تاڕادەیەکی باش خۆشە و بەردەوام کاری تایە. بێجگە لە ئەم بەرزەپردە چ ڕێگەیەکی نوێ هەیە کە لە سۆران و سنوورەی کە ئەکەوێتە سۆرانەوە ڕێگەی نوێیتیا دروست بکرێت؟ ئێمە لە سۆران لە کۆمەل لە ڕێگاوبان ئیشێکی زۆر کراوە لە سێکتەری ڕێگاوبان. خۆی لە ساڵانی ڕابردوو بە حکمی شەڕی داعش بە حکمی نەبوونی سیولە و فشارە سیاسیەکانی بەغدا وەکو پێویست نەتوانرا بوو خزمەت بکرێت، بەڵام لەو کابینەیە لە کابینەی نامسەڕای هەموو فشارانش بەڵام توانرا بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان بکرێت و دوای بە ئیدارەبوونیشی کابینەی نوێم بیستی خزمەتگوزاری بگەینێتە هەموو شوێن دوورەکانیش و هەموو خزمەتگوزارەکان لە شوێنێک چڕ نکاتەوە. بۆیە بڕیاری ئەو لامەرکەزیەتە شوێنەکان کە دای بە ئیدارەبوونی چ سۆران چ زاخۆ بۆ ئەوە بوو کە بتوانن ئەوان لە ڕووی کارگەڕی لە ڕووی ئیداری زیاتر بپڕژێنە سەر پرۆژەکان ئیستراتیژیەکان و
و خزمەتگوزاری سەرەتایی بە هاوڵاتیان ئێمە لە قەزای ناوەندی سۆران کۆمەڵی گەڕەکە بوو چونکە قەزای ناوەندی سۆران ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوویەکەی کە دروستبوونی بە خێرایەکی زۆر گەشەی کردو کۆمەڵی گەڕک و ناوچە دروست ببوون کە هیچ خدمات و خزمەتگوزارێکی پێ نەگەشت بوو بەڵام خۆشبەختانە لەم کابینە زۆربەی زۆری دەتوانین بنێم سەتان و هەتی گەڕەکەکانیش کە گەڕێکی گەورەش بوونە جادە و ڕێگابانی بۆ چووە و قیرتاوکردن دەستی قیرتاوکردن و ئەمانەی پێگەیشتووە لە هەمان کاتیژە کۆمەڵی پرۆژەی استراتیژی جگە لە گەڕک و کۆڵانەکان جادەی چلمەتیمان هەبوو کە ئێستا ئیشی تێدا دەکرێتن هەر بەردی بناغەشی لە لایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە دانرا ئەویش لە قۆناغی کە سەتا 30 کارەکانی تا ڕادەیەک تەواو کردووە و ئینشاءالله لە کۆتایی ساڵ ئەویش هەوڵ دەدرێ بۆ کۆتایی ساڵ بکەویتە خزمەتی هاوڵاتیان کە ئەویش جادەیەکی استراتیژیکە جگە لەم جادە استراتیژیکە جادەیەکی تکەمان هەیە لە قەزای ناوەندی سۆران کە بە سیمەتری ناسراوە سناعی کۆنە ئەویش ئیشی تێدا دەکرێتن کە ئەمیش جەنجالێکی زۆر لە قەزای ناوەندی سۆران کەماتەکاتەوە چونکە دووبەر لێگرێدە چ قەزای ناوەند و ناحیەی دیانە پێکەوە ئەبەستیتەوە دەبیتە سەبەبێک بۆ ئەوەی کە جەنجالی لە ناو سنتەری قەزەکەم ببیتەوە هاتوچۆ بۆ هاوڵاتیان چ ئەوانێکی دەچنە سیدەکان قەزەکانیت کە بتوانن بەو ڕێگانە داهاتوچۆ بکەن کە ئەوش ئێستا ئیشی تێدا دەکرێتن و ئەمان هەم ئەم دوو فرۆژانەش دەگە بەرزەپردەکە هەموو ئەوانە کە پەرزەپردەکە بە ماوەیەکی کەم دەکەویتە خزمەتی هاوڵاتیان ئەوانیت کەش لە تا کۆتایی ئەمساڵ هەردووکیان دەکەونە خزمەتی هاوڵاتیان کە دەتوانین بڵێن ئەم پرۆژانە سیمایەکی تر چ بە ئیداری سەربەخۆی سۆران و بە قەزای ناوەندە بەخشن و دەبیتە ئاستێک کە دەتوانین خزمەتگوزاریەکانیت کەش خێراتر و بتوانین فراوانتری بکەین. بەڵێ بەڕێز ڕەجەب زوبێر قایم قامی قەزای ناوەندی سۆران سوپاس بامەتەبوونی بەڕێزتان بەخێر بێت.